ئەم کاتان باش هاوڕێنی بەڕێز بەخێر بێنەوە بۆ لایفێکی دیکە دووبارە لەسەر ئێران قسە دەکەینەوە چونکە هەموو جیهان ئێستاکە لەسەر ئێران قسە دەکا ڕۆژ بە ڕۆژ ئیتر شتی جۆرە جۆر ڕووداوی جۆرا و جۆر دێنە ئاراوە و ئیتر پێشبینیەکان بەڕاستی زۆر زۆر زەحمەتن ینی سبەینێ چی ڕۆدا نازانین چی بکەن و ئەوڕۆ میوانێکی زۆر زۆر تایبەت و بەڕێزم هەیە بەڕێز عادل ئەلیاسی چالاکوانی سیاسی لە سوێد میوانمانە کاک عادل سەرەتا زۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس کاکی وەگیان سڵامەیە بۆ خۆت و بۆ بینەرانی کەناڵەکەت. سپاس بۆ تۆ تاوەکو هاوڕێیان کۆ دەبنەوە ئیتر حەزەکەم لە سەرەتاوە باس لە ئەوە بکەین یعنی ئێستاکە پێم وایە لە بۆ هەرچەندە من خەڵکی ئێران هەمووی ناخەمە یەک کاتەگۆری خەڵکی ئێران ئەکرێ گروپی جیاوازن بەرژەوەندی جیاوازبن و لە یەکتر دابراون بەڵام خەڵکی ئێران بەگشتی ئەوەی کە لەو ڕژێمە ناڕازیە ئەمڕۆکە زۆر زۆر خۆشحاڵن بەوەی کە لە ئێراندا دێتە ئاراوە چونکە ئیتر نزیکەی ئەوە خەریکە دەگاتە 50 ساڵ ڕژێمێک لەسەر دەسەڵاتە و ئەو ڕژێمە خەڵکی بێ ئازادی و بێ نان و ئاو هێشتۆتەوە لە ئێستادا ئیتر دەبینین کۆمەڵێک گۆڕانکاری دێنە ئاراوە و هەروەکو لە سەرتاشەوە وتم بەڕاستی پێشبینیکردن زۆر 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 زەحمەتە بەرەو کوێ دەچێت چونکە من ئەزمونم لە شەڕدا هەیە کاک عادل لە شەڕدا زۆر جار کاتێک پیلانێک دەکەی ئیتریانی وایانش تەخمینێک دەکەی من شەڕەکەم وا دەست پێ دەکەم واش کۆتایی پێدێنم لە دوای تەقاندنی گولەی یەکەمەوە پیرانەکەت دەبێتە پەڕۆکاغەزێکی بێقیمەت کە هیچ نرخی نامی نێو دەبێت سەر لە نوێ بینوسیەوە بەڕای جەنابەت ئێستا پێشبینیەکان بەرەو کوێ دەچن؟ زۆر زۆر دشوارە بەڕاستی پێشبینی بکرێت کە ڕۆتی ئەو ڕووداوانە بەرەو کوێ ڕوە. خۆشتان باش فەرمووتان ئەتوانی بڕیار بدەی وەکو لایەنەی شەڕ دەست پێ بکەی بەڵام بەڕاستی حتمی نییە بتوانی بڕیار بدەی شەڕەکە کۆتایی پێبێنی. زۆربەی شەڕەکان لە مێژووی مرۆڤایەتیە کە هاتووتە پێشەوە دەستپێکردنەکەی ئاسانتر بووە تا تەواوکردنەکەی یان لانیکەم کۆنترۆڵی قۆناغی یەکەمەکانی شەڕ بۆ بەڕێوەبەران و بەشداربووانی شەڕەکە زۆر ئاسانتر بووە تا کۆنترۆڵکردنی قۆناغە کۆتاییەکانی. ئێستا ئەوەی کە ئێمە ئەیبینین ئامریکا و ئیسرائیل بڕیاریانداوە کە هێرشیا بڕیاریاندا هێرش بکەنە سەر کۆماری ئیسلامی. ئەو بڕیارە حساب شدە و زۆر لێکدانەوەیەکی ورد بوو. بەڵام ئێستا ئەبینین کە لەلایەکەوە کۆماری ئیسلامی کاردانەوەی هەبووە قوربانی زۆری لێکۆتۆتەوە لەلایەکەوە لە خەڵکی سڤیل لە وڵاتی ئێران و لە ئیسرائیلیش بەڵام لەگەڵ ئەوەش ژمارەیەکی زۆر لە کاربەدەستانی سەربازی و سیاسی لە ئێران لە سەروی هەمویانەوە عەلی خامنەئی کوژراوە. ئەوە ڕووداوێکی مێژوویە. 48 کادری دەوڵەتن بەگشتی لانیکەم بەڵێ لانیکەمەوە بەڵێەوە تۆ حسابی کە لەوانەیە ژمارەیەکی زۆرتر بکە ئێستا لە ئێمە ئاشکرانی و لەوانەیە ژمارەشیان بڕواتە سەر. عەرزەکەم ئێستا ئەوەیە ئێمە ئەتوانی چەند شت بە دەرەجەیەکی زۆر پێشبینی بکەین بڵێ ئەوە ڕاستیەکە. یەکێکیانەوەیە لە بواری سەربازیدا ئامریکا و ئیسرائیل شکست ناهێنن. ئەتوانی ئەوەیانەوە لە لۆژیک نزیکە هیچ پێشبینی ناکرێت کۆماری ئیسلامی بۆ هێز و توانە بەرتەسکرد سەربازی و نظامیەکە هەیەتی بۆ نمونە بتوانێت زلهێزێکی وەکو ئەمریکا تێک بشکێنێ. بەڵام ئەوە چاوەڕێ ئەکرێت کە ئەو زەربەی کە ئەمریکا و ئیسرائیل لە کۆماری ئیسلامی ئەدەن لە ڕووی سەربازیەوە لە ناوخۆ ئەوەندە گران تەواو بێ بۆ کۆماری ئیسلامی کە جەماوەرەکەی خۆی ڕاپەڕن ئەنی ڕوابەخۆبوونیان ئەوەندە زۆر بێ و هێزەکەی خۆشی تر ڕوابەخۆبوون لە دەست بدا کە شۆڕشێکی جەماوەری ڕاپەرینێکی جەماوەری بێت و کۆماری ئیسلامی نەتوانێت خۆی لە بەرابەرەوە بەرەنگاری لە بەرابەرەوە بکە. ئەگەرێکی ترەوەیە دوای کوژرانی خامنەی کۆمەڵێکی تر لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی بێن پێک بێن لەگەڵ دەوڵەتی ئەمریکا وەک لە ڤەنزوێلا چۆن کرا ئەنی ئەو قەوارەی دەوڵەت بمێنێتەوە ساختارەکەی بمێنێتەوە هی نظامی کۆماری ئیسلامی
و ئەم جارە زۆرتر ئەوەندە ئەفراتی و ئەوەندە ئیدۆلۆژیک نەبێت و لەگەڵ دەوڵەتی ئەمریکا پێک بێن لەسەری هەر شتێک بێ ئەمە لە وردەکاریەکانیش ئێستا نەزانین و لەو ڕووەوە دەسەڵاتەکە بمێنێتەوە ئەگەرچی ساختارەکەی گۆڕێت و سەرۆکێکی تریە بێت و تۆزی لیبرالتر و لەگەڵ ڕۆژاوا ئەوەندە سەری گرژی لە خۆی ناگرێت. سناریۆیەکی تر ئەوەیە کە شاخەیەکی سوپای پاسداران کودەتایەک بکات و ئەوە ئەوتر کودەتایەکی سەربازی بێت و دەوڵەتێکی بە تەواوی سەربازی بێتە سەرکار کە هەموو شتێکی بەدەستی سوپای پاسدارانەوە بێ. ئەم هەموو ئەگەرانە لەوانەیە بێنە ئاراوە بەڵام درێژماوە زۆر بە دشوار ئەیبێنم کۆماری ئیسلامی بتوانێت سۆباتێک لە ناو وڵات بەدەست بێنێ بۆ نمونە لە بواری ئابووریدا مشکلاتی 90 ملیۆن خەڵک حەل و فەسڵ بکە بۆ نمونە بتوانێت بازرگانی خۆی پەرە پێ بدا بتوانێت ئازادی سیاسی کە زۆربەی خەڵکەکە لە دەستی ناڕازین بەدی بێنێ و دەوڵەتێکی متعارفی ئەمڕۆژی لە وڵاتە بەدی بێنێ. بۆیە پێم وایە هەرچۆن بێ کۆماری ئیسلامی مانەوەی دشوارە. بەڵێ ئەو ئەگەرەی کە لە کۆتاییدا باس کرد پێش دوو ڕۆژ من لە CNN ئینتەرناشناڵدا شڕۆڤەیەک هەڵسەنگاندنێکی وان بینی کە ئیتر لە بۆ کەندا و یعنی لە بۆ ئەمریکا و هەڵپەیمانانی ئەمریکا لە ڕاستیدا ڕژێمێکی سەربازی ناسیۆنالیست حتا دیندار ئایندەر پێویستە، یعنی ئەمریکا ئەتوانێت لەگەڵ ئەمانە باشتر ڕەنگ بێ کار بکە. باشە لەو حاڵەتەدا یعنی دیکتاتۆریەت لە بۆ ناوخۆ کۆیلایەتی لە بۆ دەرەوە دێتە ئاراوە. ئایا هەست ناکەی بەڕاستی ئێستا خەڵکێکی زۆر هەیە یعنی بەهەستی پێشوازی لەو قۆناغە دەکا پەیام دەنێرن پەیام ئاڵ و گۆڕ دەکەن. ئێستا کە من دووسێ دراوسەی ئێرانی مانە ینی کوردنین ئێرانین بەڵام ئیتر لە ماڵەوە شای جژنیانە پێشەوەی پەخشەکە دەست پەنجەرەکانم داخستن چونکە دەنگیان دێ بەڕاستی هەڵپەرچێ جژنە، بەڵام هەست ناکەی بەڕاستی تەحەدیای زۆر زۆر گەورەش ڕوبەڕووی ئێران دەبنەوە چونکە ئێمە لە عێراقدا ئەوەمان بینی ینی لە عێراقدا حوسێن ڕووخا بەڵام بینی من چکارە ساتێک هەتاوەکو ئێستاش ڕوبەڕووی عێراق بۆتەوە. لە ڤەنزوێلا من ئەمڕۆکە تەماشای داتاکانی ئەمنیستی ئینتەرناشنال هیومەن ڕایتس وۆچم کرد، یعنی ڕێژەی بنپێکاریەکانی مافی مرۆڤ زۆر لە سەردەمی مۆدۆرۆ زیاترە، بەڵام ڕژێمەکە ئێستاکە نیمچە هاوپەیمانێکی نهێنی لەگەڵ ئەمریکادا هەیە. لەو بارەوە جەنابەت وەکو کەسێکی ئەو ناوچەیە نیگەرانیت؟ بەڵێ ئەگەر بێت و پێکاتنێک بێتە ئاراوە لەلایەن جناحێکی کۆماری ئیسلامیەوە ئەوەندە ئەفراتی و تونندڕۆ نەبێت لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئامریکا بۆ کورتماوە ئازادیەکان و فەزای سیاسی بەرتەسگە بێتەوە. یعنی گوشارێکی زۆر ئەخرێتە سەر کۆمەڵانی خەڵک لەوانەیە ڕەشبگیری دەست پێ بکە، لەوانەیە لە سێدارەدان زۆرتر بێت، هەموو ئەو شتانە گوشار لەسەر ژنان و لەسەر خوێندکاران و هەموو ئەوانە زیاد بکە. بەڵام لە درێژماوەدا پێم وایە ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانی کە لە ئێران هەن ئەوەندە بە ئەزمون و بەتوانا هەن کە لە بەرابەر دەوڵەتێکی لاواستر لە پێش لەم شەڕە بوەستنەوە. ئێوە چاو لێ بکەن لە هەشتاکانە کۆماری ئیسلامی کە لە شەڕیشدا بوو لەگەڵ دەوڵەتی ئەو کاتەی سەدام حوسێن توانی تەواوی ئازادیەکان سەرکوت بکە، یعنی ئاستی سەرگرتن و ڕەشبگیر و لە سێدارەدان ئەوەندە زۆر بوو کە تەنانەت نەفەسێکی ڕاحەتیش نەدەتوانی بکێشی. لەو خەفەخانێکە ئەو کات دروستی کرد و دوایی لە نەوەدەکانیشە ئەو بزوتنەوانە هەرتوانیان گوشار بخەنە سەر ئەو دەوڵەتە. یعنی ئەوە ئێستا بۆ نمونە مانگی لەوەمە بەرگوتێ ئەو ڕاپەڕینە بەرینە کرا و باس لەوە کرێ 50,000 لە 24 سەعادا کوژران، بگرە لەوانەیە زۆرتریش بکە ئێمە ئامارەکەیمان بەدەستەوە نییە. بۆیە کۆماری ئیسلامی مشکلەکەی ئەوەیە کە یەک دانیشتوانی ئەو وڵاتە زۆرن 90 ملیۆن ژمارەیەکی زۆرە، لەلایەکی ترە وڵاتێک لە بواری جوغرافیاییەوە زۆر پانوبەرینە، کۆنتڕۆڵکردنی بۆ هیچ دەوڵەتێک ئاسان نییە. فاکتەری سێوەم ئەوەیە لە نەتەوەیەکی یەکدەست نییە، بۆ نمونە هەمووی هەستی ناسیۆنالیزمی ئێرانی نییە، 12 نەتەوە و گروهی تایە هەمووی هەستی سەر بە نەتەوە و گروهەکەی خۆی هەیە. بەڵام کاک عادل هەست ناکەی لە غیابی ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا
شاپەرستەکان کە هەستێکی ناسیۆنالیستی زۆر تونڕەوانەیان هەیە هەم ڕاستگرن هەم تونڕەون و هەم دەبینین لە حاڵی ئێستادا ئەگەرچی ترامپ پێشوازی لێ نەکرد بەڵام ئیسرائیل پێشوازیان لێ دەکا ئایا ئەمانە ناکرێت دەرفەتێک بدۆزنەوە لەو بارەیەوە ئیتر دەسەڵاتی خۆیان ینی هەژمونی کۆمەڵایەتی بەسەر خەڵکی ئێراندا بسەپێنن؟ با ئەو ممکنە ئەتوانێ وای لێبێ سەردەمی خۆی کۆماری ئیسلامی هاتە سەرکار خۆ هەموو خەڵکی لەگەڵ نەبوو بەشێک لە خەڵکی لەگەڵ بوو بەشێکی بەرچاو لە خەڵکی لەگەڵ بوو بەڵام ئیسلامی سیاسی یا ڕۆحانیەت ئەو کاتە زۆر ڕێکخراو بوو پوڵپارەی هەبوو دە دەورەی شادا مزگەوتەکان هەمووی لە اختیاریا بوو توانی بووی خۆی ڕێک بخە ڕێکخراوبوونەکەی نەگەوەی کە زۆربەی خەڵکی لەگەڵ بوو ڕێکخراوبوونەکەی بۆ هۆ ئەوەی کە زوو دەسەڵات بەدەستەوە بگرێت و دیارە پشتیوانیشی لێکرا لە هەندێک هێزەوە بۆ ئێستش ئەوە لە لۆژیک بەدەر نییە کە سەڵتەنە تەڵەبەکان و کوڕی شای پێشوو بتوانێت بەهۆی ڕێکخراوبوونی پوڵ و پارەبوونی و ئەگەریش دەوڵەتی ئامریکا بچێتە پشتی نەوعی کودەتا بکرێ بێتە سەرکار ئەو بێنە سەرکار بەڵام دشوارە سوبات بێتە وڵاتەکە عەرزەکەم ئەوەیە وتم چونکە وڵاتێکی پانوبەرینە لە ڕووی جۆغرافیاییەوە نەتەوە و بەندیهای زۆری تایە و هەندێک بزوتنەوە لەوێ گەشەیان سەندی وەکو بزوتنەوەی خوێندکاری بزوتنەوەی ژنان بزوتنەوەی کرێکاری ئەوانە زۆر باوەڕیان بە حاکمیەت و دەسەڵاتی تاکە کەس نەماوە دوای نزیک بە نیو سەدە دەسەڵاتی وەلی فەقی و دەسەڵاتی تاکە کەس و ئەفراتی ئێستا بڵێنەوە پادشایەک لە جاتی وەلی فەقی دێنی دەکەین بە دەسەڵات بەسەرتانە قبوڵی ناکە ینی پێ ئەو مێژووە نیو سەدەی وای لێکردوون بێزار بوو لە دەسەڵاتی تاکە کەسی بەڵام بە زەبر و بە ئیمکانات و بەوە بۆچینەوە محتەمەلە وایە ئۆپۆزیسیۆنەکەی تر ینی نای بڵێن ئۆپۆزیسیۆنی تۆزی پێشکەوت و خواستر تۆزی ئازادی خواستر بەداخەوە زۆر پەرژوو بڵاوە ینی ئەوەی کە سەڵتەنە تەڵەبەکان و مجاهدەکانی ئەو دوو ڕێکخراوە ئەو دوو گرایشە سیاسیە ڕێکخراوترن بەڵام ئەوانەی تر ئەوانەی کۆماری خوازەکان بۆ نمونە چەپەکان ئەوانە لاواسترە لە ڕووی ڕێکخراو و ئەوانەوە هەرچەند جەماوەرێکی زۆرتر تەمایلیان ڕوو بە ئەمانیش بێ بەڵام ڕێکخراونی بەداخۆ زۆر پەرژوو بڵاون سەردەمەدا کاکە عادل لەو سەردەمەدا کە ترامپ لە سەردەسەڵاتە ڕاستڕەوی ئیتر نەوەک لە ئێران لە هەموو جیهاندا ئیتر بەرەو لووتکەیەکی شێتایەتی دەچێت بەرەو شێتایەتی دەچێت جیهان بەرەو شێتایەتی دەبا ڕاستڕەویوە چەپڕەوی تەماشا دەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە هەموو جیهاندا لە پاشەکشەیەکی زۆر گەورەدایە من ئەزمونم هەیە حزبی شوعی عراقی کە دوای سەدام چوونەوە عراق ئیتر بەش ئەوانەی شیعە بوون چوونە مزگەوتی شیعەکان ئەوانەی سونە بوو چوونە مزگەوتی شیعەکان ئەوەی دیکە بوو بە پارتی لە کوردستانەوە یانیش کەوتە ژێر هەژمونی پارتی ئەگەر ناوی خۆشی پارێز لە ئێستاوە چه ئەرکێک دەکەوێتە سەر شانی ژنان چەپەکان و خوێندکاران بەڕای جەنابەت هەست ناکەی ئەرکێکی زۆر قورسیان لەسەر شانە زۆر بە بڕوای من ئەوان هەلێکی زۆر گەورەیان لە ماوەی نزیک بە نیو سەدە لە دەستا ئەوش هەوڵ بدەن تۆزە خۆیان ڕێک بخەن ڕێکخراوەکان بڵاو بکەنەوە بە تایبەت بتوانن هەندێک لە جەماوەر لە دۆری خۆیان کۆ بکەنەوە بە تایبەت چەپەکان لەوێ سەرکەوتوو نەبوون لە ڕووی ڕێکخراوەیەوە لە کاتێکا کۆمەلگا زۆرتر بەرەو چەپچەوە ناوی ژنانت بێت زۆر ژنانی پێشکەوت و خواز و ئازادی خواز و خوازیاری ئەوەن لە دەسەڵاتە بن و جلوبەرگ و خۆیان و هەموو شتێ بڕخۆیان بڕیار دەربن لە هەموو بوارێکە ئەوانە ئەیانتوانی هێزی چەپێکی پێشکەوت و خواز بن چەپی ئەمڕۆژی نەبەستم چەپێکی زۆر کلاسیک نیە چەپی ئەمڕۆیی بێن بەڵام ئەوانە ڕێکخراویان نییە و هەلیان لە دەستا بە باوەڕی من هەم چەپەکان هەم بە نوعی لیبرالەکانیش هەلیان لە دەستا لیبرالەکان و چەپەکان ئەو هەلیان تا ئێستا لە دەستاوە ئێستا بەڵێ ئەرکێکی زیەکجار قورسیان لەسەر شانە ئەویش ئەوەیە دەست بەجێ بتوانن ئەو هێزی جەماوەرە ڕابکێشن بۆ لای خۆیان بۆ یەکیش بتوان ئەوەیە بکەنە بێت لە ڕووی فکری و کرداریەوە هەندێک گۆڕانکاری لەناو خۆیانە بەدی بێنە زۆر چەق بەستوون چەپ و لیبرالی ئێرانی بە باوەڕی من ئێستا زۆر چەق بەستووە زۆر لە دابوونەریتی کۆناگیری و خواردووە و ناتوانێت خۆی دەست بەجێ بگۆڕێت و خۆی لەگەڵ ئەو نمونە خواستی لاوان ئێستا سەرەوەی هەفتە لە سەدی دانیشتوانی ئێران ژێر 45 ساڵن باشە ئەوانە لاون هەمووی لاو لەگەڵ دنیای ئەمڕۆ و ئینتەرنێت و زمانی سری بێژگم لە زمانی کوردی و فارسی ئاشنان تۆ نەتوانێت ئەوانە بەرەو خۆت ڕابکێشی
پێگەی کۆمەڵایەتی قەوی نەبێ کافیە ئەوەی تر لایەنەکەی تریسە مجاهد بێ پاشایی خوازەکان بن هەر لایەنێکی تر بێ تەنانەت ئیسلامیەکانی ڕفنخواز و ڕفنخوازە ئیسلامیەکان بن کە هەندێکیشان لە دەسەڵات وەدەرنراون بتوانن لە سەدا 10 دانیشتوانی وڵات بەرەو خۆیان ڕابکێشن بەڵام بەڕێکخراوەیی ستادێکی سەرکردایەتیان هەیە پوڵ و پارەیان هەبێت دەستگای ڕاگەیاندنیان هەبێ ئەو زۆری نەتوان بکەنەلاوە بۆیە مەترسی زۆر لەسەر کۆمەلگای ئێران هەیە بەتایبەت ئەگەر ئەو هێزە پێشکەوت و خوازەکان تۆزێ ڕنگڕووی ئازادی خوازی و دنیای ئەمڕۆژیان پێوە هەوڵێک نەدەن تەکانێک لە خۆیان نەدەن کاک عادل جەنابەت هەرچەندە من جەنابتم وەکو ڕووناکبیرێک وەکو ئاکتیڤیستێکی سیاسی بانکێش کردووە بۆ ئەو ژوورە بەڵام تۆ پاشخانێکت لەگەڵ یعنی لەگەڵ کۆمەڵەش دۆستایەتی و کادربوون و کاری سیاسیت کردووە وا بزانم ئەگەر هەڵنم ئێستاکەش بەردەوام بی لایەنێکی ئەو کێشەیە هەرێمی کوردستانە کە لەو ماوەیەدا 5 حیزبی کوردی ئیتر ئیتیفاقێکیان ساز کرد کۆمەڵە لەناودا جێگای نەگرت ئەوەندەی من بزانم و بینیمان ئیتیفاقەکە هەندێک سەرنجڕاکێش بوو یعنی کۆمەڵێک لایەنی سەرنجڕاکێش ویانش پرسیاری هەنا دینامیکیەتی ناوخۆی چەند پاڵی بە ئیتیفاقەکەەوە ناوەیانیش داخوازیەکی دەرەچی چەند پاڵی پێوەنەوە لە بڵاوکراوەکەدا من بەرنمەیەکم لەسەر ساز کرد لەو بڵاوکراوەیەدا من هەندێک احتیرازم هەبوو لەوەی کە زمانەکەی زمانێکی هەندێک کۆنسێرڤاتیڤە هەندێک خاڵی ناڕوونن و ئەم خاڵە ناڕوونانە سبەینێ وەکو ئیتیفاقی نەوتی نێوان حکوومەت هەرێمی کوردستان و بەغدامان لێ نەکاتەوە ئەو بڵێ من مافم هەیە ئەویش بڵێ ئەو مافم هەیە تێبینیت لەو بارەوە چییە کۆمەڵە بۆ جێگای تێدا نەگرت ئەو ئیتفاقە لەلایەن لە ڕاستیە لە پێش لەوەکە ئەو ئیتفاقە واژۆ بکرێ حەوت ڕێکخراو بوون کە ناوەندێکیان پێکێنا بە ناوی ناوەندی دیالۆگ بەڵێن مەبەستەکەشیەوە بوو ئەو حەوت ڕێکخراوە ئەساسیەی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ماوەیەک بەیەکەوە دیالۆگ بکەن و پێک بن لەسەر نەوعی هاوپەیمانی لە دوای ماوەیەکی یەکجار زۆر گفتوگۆ و دیالۆگ لە بینیاندا 5 لەم ڕێکخراوانە بەو سەرنجامە گەیشتن ئێستا کاتی واژۆکردنی پلاتفۆرمێکەیە توافقە یا هاوپەیمانیەکەیە بۆ ئەوەی کە کۆمەلگای ئێران و کوردستانی ڕۆژهەڵات لە ئاڕوگۆڕدایە ئێمە ناتوانین لەوە زیاتر بوەستین چونکە هەر کات ئەو هێشتا شەڕەکەش نەبوو بوو هەر کات توانێت و گۆڕانکاریە بێتە ئاراوە و ئەبێ قورسایی کورد ڕۆت و ڕووداوەکانی ئێراندا ئەوەندە بەهێز بێ کە دواتر سەرمان بێکڵاو نەمێنێتەوە کۆمەڵە کە من لەگەڵیم و من بۆ خۆمەندامی سەرکردایەتی کۆمەڵەم لەو بڕواایەدا بووین لەسەر وردەکاریەکان ئەبێ پێک بین بەلەوە واژۆ بکرێ پلاتفۆرمەکە وردەکاریەکانیشی چییە بۆ نمونە ئێمە ئەمانگوێت دەسەڵات زۆر گرنگە شێوازی دەسەڵات لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە زۆر تەمایلمان بە دەسەڵاتی بۆ نمونە حزبایەتی نەبوو ئەماوت کارێ بکەی ناوەندەکانی جەماوەر بەهێز بن جاگە لە ناو لەو ناوەنداژش حزب دەسەڵاتی پەیدا کرد هاتە ناوەوە وەتوانی مۆری خۆی لەسەر ڕۆت و ڕووداوەکاندا کوتاب سەرسەر و سەرچاوم بەڵام بعد دەسەڵاتی حزبی نەبێت و ئەزمموی بەشەکانی تری کوردستانمانەیە و شوێنی تری دنیاشمانەیە دەسەڵاتی حزبی ناتوانێت بە کەڵک بێ بەتایبەت لە کاتێکە ئێران بۆ خۆی دەوڵەتی ناوەندی لێرە نازانی چیشی بەسەر بێت هەندێک وردەکاری ئەلەونەوە ئەبوو کۆمەڵی شۆڕژگێری زەحمەت کێشان ئەوان ڕێکخراوێکی ترن ئەوانیش هەر ئەو پلاتفۆرمەیان کە هۆکاری خۆیان بوو واژۆ نەکرد لەو حەوت ڕێکخراوە عەرزت بکەم 5یان ئەوەیان واژۆ کرد و ئێستا پێکەوە ناوەندی هاوپەیمانی هێزەکە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیان پێکێناوە و دوو ڕێکخراوەکەی تر لەوانە کۆمەڵە کە من ئەندامی هەم لەوێ بۆ هۆکارانە بەشداریمان نەکرد بەڵام ئەوەی پێ زیاد دەکەم و با قسەکانم زۆر درێژماوە نەبن کاکی وا ئێمە هەموو هاوکاریەکمان لەگەڵ و ناوەندە هەیە بینمان زۆر خۆشە لەسەر ئەو ئەساسی کە حیزبەکانی ڕۆژهەڵات دەبێ هاوکاری بکەن لەو هەلومەرجە هەستیارەی ئێستا هەموو کۆکین هاوڕایی هەیە هاودڵی هەیە کەش و هەوایەکی یەکجار زۆر دۆستانە و بەرپرسانە لە نێوان حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەیە من زۆر دڵخۆشم بەوەی کە لە داهاتوویەکی نەچەندان دوور بەتایبەت ئەگەر ڕۆت و ڕووداوەکانی بکەونە حەرەکەت هاوپەیمانیەکی بەرفراوانتر بێتە ئاراوە بەڵام ئەگەر ڕووداوەکان
بەرەو پێش نەڕۆ ینی بۆ نمونە کۆماری ئیسلامی لەوە زیاتر گوژاری نەخرێتە سەر نەڕوخێت و بڕۆینەوە سەر خانەی یەک لەوانەیەترەوە هاوپەیمانی زۆر درێژماوە نەبێ بەداخەوە. وایە چونکە ئێمە دەزانین سەدام حوسێن دوای چەند جەنگێک ئیتر هەر ئەو دەسەڵاتی هەبوو کە بە 3 ساعات هەولێر داگیر بکوانیا لە سیەکی من خەڵکی شەقلاوەم 91 کە ئەتوانم بڵێ ملیۆنێک چەکدار هەبوو لە کوردستانی عراقدا سەدام حوسێن هەتا شەقلاوە هات یعنی بڵێ باشە دوا هەواڵ کاکە پەیمان پێڕاگەیان کە ئێستا هەر ئێستاکە بنکە و بارگاکانی کۆمەڵە و دیموکرات نور کراونە ئامانج و موشک بارانکران و کاک ستار دێرسێن پرسیارێکی ئایا حیزبەکانی ڕۆژهەڵات هێزی پێشمەرگیان بۆ سەر سنوورەکان جولاندووە؟ نەخێ هێز نەجوڵاوە بەڵێ ئەمڕۆ بەداخەوە هێرشی پابادی کراوەتە فڕۆکەی بێفرەکەوان کراوەتە سەر زەرگوێزەڵە بە تابیدەوەیکی من ئاگادار بریندار شەهید هەیە شەهید نەکێ بەڵام هەواڵەکان ئەڵێ گۆیە بریندارێکەیە بە چاوەڕوان کراویش بوو ئەلبەتە ئەو شوێنی دانیشتنی حزبەکانی ڕۆژهەڵات بە خاتی ئەم شەڕە چۆڵ کرابووی زۆر بە هەندێک پێشمەرگە بۆ پارێزگاری لەو ناوەندان و لەو ئوردوگانە مابوونەوە تا ئەو شوێنی بە ناردنەوەی هێز دەگەڕێتەوە نەخێ حیزبەکان بە تێگرا باوەڕیان ئەوە بوو لەو هەلومەرجەی ئێستادا نابێ هێزی پێشمەرگە بنێرنەوە بۆ ناوەوەی وڵات و ئەو ببێتە بیانوکەی بۆ کۆماری ئیسلامی هێرش بکاتە سەر خەڵکو و میلیتاریزە بکات ڕۆژهەڵاتی کوردستان و ئێستا ڕاستیەکەی ئەوەیە بە هێزی پێشمەرگە ئەرکێکی زۆر ئەنجام نادرێت بەتابێت کاتێک کۆمەڵانی خەڵک لەوێ جوماوەرەکە زۆر بەهێزن ئەگە قرار بێ شتێ بکرێ هەر لە شارەکان ڕاپەڕین بکرێ ئەوە زۆر ئەتوانێت گورزێکی کوشندە بدا لە کۆماری ئیسلامی تاوەی کە ئەو بۆچوونەت لەگەڵ بۆچوونی هەر 5 حیزبەکە دەگونجێتن بەڵێ تا ئێستا گونجاوە تا ئێستا وا بووە تا ئێستا وا بووە ئەتوان بڵێم هەر حەوت حیزبەکە لەگەڵ بۆچوونی هەر لەباری چەکدا هەمان بۆچوونی دوای جەنابتیان هەیە تا ئێستا بڵێ تا ئێستا بە تاکید دەتوان پێت بڵێم هیچ کامیان بڕیاری ناردنەوەی هێزی پێشمەرگەیان نییە لەو حەوت حیزبە ئەساسی ڕۆژهەڵاتی کوردستان کە هێزی پێشمەرگەیان هەیە تا ئەو لەحظەیە کە من و تۆ پێکەوە گفتوگۆکەین بڕیاری ناردنەوەی هێزی چەکدار نەدراوە و نەشڕۆشتەوە بەڵام ئایا بەیانی چییە بێ سبینەوە و یەکێک لەو حیزبانە یا ئەو ناوەندەی کە 5 حیزبی تەدایە بڕیارێکی ترێنە ئەوە نازانین بەڵام ئێستا نەخێ بڕیارێکی واژ نییە دەزانم بەڵام هەمویان ئامادەگیان هەیە یعنی ئەو چەند ساڵە هەموو ئەو حیزبانە هێزی پێشمەرگەی زەرفیەت و توانایی هێزی پێشمەرگەی خۆیان ڕاگرتووە بەڵام لە ڕووی لێکدانەوەی سەردەمیانە هیچکان بەو نەتیجە نەگەشتون کە ئێستا کاتێتی هێز بنێرێتەوە بۆ نمونە بە هێزی پێشمەرگە کۆماری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی کوردستان وە دەربدرێت بەڵام جەماوەرەکە لە ڕۆژهەڵات ئامادەگی هەیە لە شارە گەورەکانی کوردستان چاوەڕێ ئەوە ئەکرێ کە کۆماری ئیسلامی لەوە لاوازتر کە ئێستا لاواز بێ ئەوەی کە زۆرتە چاوەڕێ ئەکرێ ڕاستەکەی ڕاپەڕینێکی جەماوەریە تاوەی کە پێشمەرگە بڕاتەوە بەڵێ ئەو ئیتیفاقی هەری دوایی ویانیش با بڵێم ئەو هێرشانەی ئەو دوو ڕۆژانە هیچ گوشارێکی لایەن حکوومەت یاریمی کوردستان و عێراق لەسەر حیزبەکانی ڕۆژهەڵات بە کۆمەڵەشەوە ساز کردووە نەخێت تا ئێستا هیچ گوشارێکیان نەهێناوە دیارە ئەوان چاوەڕوانیەکیان لەگەڵ ئێمە مەترح کردووە ماوەیەکی زۆریشە ئێستا ناگەڕێتەوە ویژەوەیە لە هەرێمی کوردستان کەڵ وەرنەگرین بۆ هێرشکردنە سەر کۆماری ئیسلامی هەموو حیزبانەوە تاهودەیان داوە لە خاکی هەرێمی کوردستان بۆ هێرشکردنە سەر کۆماری ئیسلامی کەڵ وەک ناگرن بەڵکو بارەگەکانی خۆیان ڕاگرن زەرفیەتی خۆیان ڕاگرن بەڵام ئەو بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان و بۆ پاراستنی ژیانی دانیشتوانی ئەو ناوچەیە ئەو بڕیارە دراوە کە هیچ لەو ناوچەیە کەڵ وەرنەگیرێ بۆ هێرشکردنە سەر کۆماری ئیسلامی بەڵێ دووە پرسیارم هەرچەندە وابزانم لە دواییدا ئەو 5 حیزبە بۆچوونی خۆیان گۆڕی بەڵام لە بۆچوونی یەکەمیندا و لە هەندێک پیرۆزباییەکاندا وەکو پیرۆزبایی ئەژی ئەمین کە نەدەبوایە ئەو پیرۆزبایی کردوایە بەڕای من چونکە ئەژی ئەمین کەسێکی بیرۆکراتە لەناو ئیستیخباراتی هەرێمی کوردستاندا نابێت لەسەر ئیتیفاقی 5 حیزبی دەوڵەتێکی دیکە ئەگەر بەشێکی کوردستانیش بێ نەدەبووە بەو زەقیە لە دواییدا با لەوێدا هەندێک بۆنی
ڕووخانی کۆماری ئیسلامی دێ کە ئەو کاتە هیچ شتێک دیار نەبوو ئێستا کەش بەڕای من هێشتان دیار نییە یعنی هێشتان من تازە بەر لەوەی لەگەڵ جنابت بێمە سەر ئەو لایفە من چەندین مێدیای استراتیژی ئەمریکا و ئیسرائیلم تەماشا کرد زۆربەی زۆریان ئەڵێن لە سەدا 60 احتیمال هەیە لەگەڵ بەشێکی ئەو ڕژێمە ئەمریکا ئاخر جەردابنیشە اتفاق بکە باشە پێیوان نییە ئەو جۆرە دروشمە زاقا ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێران و ئەو بارە قورسە بە تەنیا بخێ سەر حرەکەتی کوردی هەڵەیەکی استراتیژیکە بەڵێ ئەوە هەڵەیەکی گەورەیە نازانم بەڕاستی ئایا ئەو پێنج حزبە هەڵوێستێکی وایان گرتووە یان نە بەڵام ئەتوانم ئەوە بڵێم کۆماری ئیسلامی بە هیچ بەشێکی تەنها ئێران ناڕوخێ کورد بێ بەلوچەکان بن عەرەبەکان بن فارسەکان بن یەک بزوتنەوەی ژنان بێ بزوتنەوەی خوێندکاران بێ یا بزوتنەوەیکی دە پێشتر ئازم کردی وڵاتێکی زۆر بەربڵاوە لە ڕووی جۆغرافیاییەوە 90 ملیۆن خەڵکی تێدایە و لەوە ژواوەتە کۆماری ئیسلامی بنکەی دەسەڵاتی خۆی وادا کوتاوە لە وڵاتە بە ئاسانی نییە بڵێەوە بەشێک بۆ نمونە لە باکووری وڵات کۆمەڵی خەڵک 1-2 ملیۆنیش تەنانەت ڕاپەڕێ بەڵام لە ناوەندیش ڕوو نەدا کۆماری ئیسلامی ئەروخێ من پێم وان نییە شتی وا ڕووەداوە بەتایبەت خەڵکی کوردستانی لە ڕۆژهەڵات بەڕاستی ئەگەر نەتوانن ڕاپەڕینەکەی خۆیان هاو ئاهەنگ بکەن لەگەڵ بەشەکانی تری ئێران سەرکوتکردنیان زۆر ئاسانە بێ ئەنی قەتڵ عامێکی یەکجار گەورە ئەکرێن ئەگەر بۆ نمونە لە چەند شاری کوردستان کۆمەڵی خەڵک بێنە سەر شەقام و کۆماری ئیسلامی و دەمودەستگای ئەمنی زۆر بەهێزیشی هەیە ئەوانە بکوتنە سەریان بیان گرن بیان کوژن لە سێدارەیان بدەن بەڵام شارە گەورەکانی تری ئێران هیچ حرەکەتی لە خۆیان نیشان نەدەن ئەوەی کە پێویستە بکرێ ئەگەر بڕیار ئەوە بێ کۆماری ئیسلامی بڕوخێ ئەوەیە ئەبێت لانیکەم لە ناوەندە هەرە گرنگەکانی وڵاتی ئێران نەوعی ڕاپەڕین جەماوەری بێتە ئاراوە هاوکات دەستگای ئەمنی و سەربازیەکانی کۆماری ئیسلامی کە لە کاتی شۆڕش جەماوەریە بەکارهێنرێن ئەوانە دڵسارد ببنەوە لە ئەداهاتوی خۆیان ئێستا هەندێک ڕەنگڕووی دڵساردی ئەبینرێ لیان چونکە خامنەی کوژراوە هەندێک بەرپرسی تریچیان تیا چووە هەندێک دڵساردیان تیا کەوتووە کە ئایا توانە هیوا ببەستن بە داهاتوی کۆماری ئیسلامی ئەوانە بنەماڵەیان هەیە بەرژەوەندی خۆیان هەیە تۆزێ حکوومەتی وەکو بەشار ئەسەدیشان دیوە تۆزێ تەزەزولیان تێکەوتووە وەکو فارسەکان ئەڵێ دوو دڵیان تێکەوتووە کە ئایا هەر درێژە بدەن بۆی کە لە پێناوی کۆماری ئیسلامیە خۆیان ئاگرا بدەن یا ئەوەی کە لە بەرژەوەندی خۆیان و بنەماڵەکەیان نابن و دەست لەو دەسەڵاتە بەر بدەن و هیوا بە شتێکی تر ببەستن بەڵام ئەگەر بێ هیوا بن نەهادە بەهێزەکانی کۆماری ئیسلامی نەهادی ئەمنیەکان هاوکات لە ناوەندە گەورەکان شارە گەورەکانی هەموو ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕاپەڕینێکی هاوکاتی جەماوەری بێ منیش پێم وایە کۆماری ئیسلامی ئەتوانێت لە پرۆسەیەکە نە ئێستا قسەی داهاتوویەکی ئەتوانم بڵێم نادیا 1 ساڵ 2 ساڵ نازانم بەڕاستی ماوەکەی ئەو باسی ئەوە بکەین کە کۆماری ئیسلامی ئەتوانێت بڕوخێت بەڵام ئێستا ئەوە زۆر ناڕوونە ناتوانانی بە تاکید دەوەشتی وە پێشبینی بکەیت بەڕێز عادل ئەلیاسی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵات چالاکوانی سیاسی زۆر سوپاس دەکەم بۆ بەشداریکردنت لەو بەرنامەیە کاتی خۆت بێمە تەرخان کرد زۆر سوپاس زۆر سوپاس بۆ ئێوەش بەڵێ بینەرانی هێژا سوپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بن هەتا بەیانی لە لایفێکی دیکە دەبێت چاوەڕێ بکەین بزانین لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستاندا چی دەقۆمەیە کاتێکی خۆش ویکەندێکی خۆش بۆ هەمووتان هەر بژیت کاتێکی خۆش